سەرۆک بایدن جڤینا بلندا دموکراسیە لە واشنگتن ڤەکر و تەکەس لە سەرشیانن وڵاتên دیموکرات لە هەمبەر ڕژێمên ئۆتۆکرات کرد. هەدەپێ ئیرۆ بڕیارên girig li ser stratejiya xwe ji bo hilbijartina dan û piştî neh mehên girtina hejda rojnamevanan dozger iddia endametiya rêxistinên terorîstî lê dijî wan vekir. û li van rojan êzdî rû dikin perestgeha Laliş di torekê olî û civakî de bi navê Sefera Masta. سلااو و ڕێز و بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Serok Joe Biden civîna bilenda demokrasiyê ya duem duh çarşembê li Washington vekir û rijdî kir ku ew civîn serketî û karîger e. Biden gelek caran gotiye ku Amerîka û hevpeymanên xwe rastî biryarên giring dibin dema welatên demokrasî PTV bi nîşandana hêza xwe hebe û bikarbînin ji bikaribin rejimên otokrat derbas bin. Wî got jî ev veya hêza van renga civînan. Serok Biden got nebitine berêka derbirîna bîrûbawerên xwe yan bigotinan ronahiyê danim ser pirsên giring bidrûşman belkû bihandana kar û wergerandina wan beref pêşketina konkrîtî ji xelkê seranserî cîhanê re bi vî rengî demokrasî dê bigeha her kesî. Di gotara xwe de Serok Biden soza alîkariya bi 690 milyon dolaran da bi mebesta bihêzkirina bernameyên geşekirina demokrasiyetê li seranserî cîhanê. Di vê civîna bilind da bi mivandariya Wezareta Derve ya Amerîkî de 120 welat û komal û civakên sivîl û kampaniyên teknolojî amade dibin. Di vê civîna bilind da ku piraniya amadebûyan birêka internetê bejdar dibin çend welatên amade rastî rexneyê dibin ji ber siyasetên wan yên nedemokrasî mîna Hindistan, İsraîl û Polandê. یەکەیەکی لەشکری ئۆکراین بە تۆپی جۆری هاوجزەری دروستکراوی فەڕەنسی تۆپبارانی هێڵەکانی لەشکری رووسیا دەکەن لە هەرێمی دۆنتسکی ڕۆژهەڵاتی ئۆکراین. ئەمەش لەو دەمەی ئۆکراین بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ دەرکردنی هێزە داگیرکەرەکانی رووسیا. وەزیری دەرەوەی ئۆکراین دیمیترۆ کلوبا بە ئۆنلاین ڕۆژی سێشەمە لەگەڵ کۆبوونەوەی لووتکەیی بۆ دیموکراسی دووە ئەوەی ئەمریکا ڕێکی خستووە و دەڵێت هاوڵاتیانی ئۆکراین زیاتر لە هەموو کەسێک ئاشتیان دەوێت دەشڵێت بەڵام ئاشتیەک بە هەر بەهایەک بێت خەیاڵە. هاوڵاتیانی ئۆکراین بۆ مەرجە ئاشتی پەسەندەکەن ئەگەر وەستانی تەواوی داگیرکاری رووسیا مسۆگەر بکات و کشانەوەی تەواوی هێزەکانی رووسیا لە نێوخاکی ئۆکراینی لێ بکەوێتەوە. هەروەها گێڕانەوەی سەروەری خاکی دەوڵەتەکەمان بە گوێرەی سنووری دانپێدانراوی نێونەتەوەیی. ئانتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی سێشەمە پانێڵێکی کۆبوونەوەی بۆ دیموکراسی کردەوە و گوتی هیچ شتێک هەڕەشە بۆ دیموکراسیەکان لە دیکتاتۆریەتەوە ناخاتە ڕوو بە هێندی داگیرکاری بێپاساوی رووسیا بۆ ئۆکراین. بلینکن پێشنیاری ئاشتی ئۆکراینی پەسەند کرد هاوکات ناوبرەوە پێشنیارەکانی دیکەی بۆ ئەو مەبەستا ڕەت کردەوە وەک ئەوەی چین بەبێ ئەوەی ناویان بهێنێت. دەبێت هەمومان زۆر بە ئاگابین سەبارەت بۆی کە ڕەنگە وا دەبکەوێت هەوڵەکان بە مەبەستی نیازپاشی بن بۆ نمونە وەک داواکردن بۆ ئاگربەست ئەوەی دەشێت کاریگەری لەسەر هێشتنەوەی شەڕەکە بە چەقبەستووی هەبێت و دەرفەتیش بدات بە رووسیا دەستکەوتەکانی بەدەستی هێناوە تۆکمە بکات و کات بۆ خۆسازکردنەوە بەکاربهێنێت و دواتر بۆ هێرشکردنەوە. شارەزایەک بە دەنگی ئەمریکای گوت دووەم کۆبوونەوەی لووتکەیی جۆ بایدن ڕوبەڕووی چەندان ئاستەنگ دەبێتەوە لەوانە گرژیەکان لەگەڵ هاوپەیمانانی نزیکی ئەمریکا وەک ئیسرائیل. بەڵام ئەو شارەزایە گوتیشی بەدەستێنانی پشتیوانی بۆ ئۆکراین سەنگێکی سەرەکی کۆبوونەوە لووتکەیەکەیە. ڕووداوی گەورە لە ئیسرائیل لە گۆڕێدا ئەوانەی کڕۆکی دیموکراسی ئیسرائیلی گرتوتەوە هەروەها پاشەکشێ لە نێوان چەندان وڵاتانی ئەوروپایی لە ئارادا. بەڵام من پێم
پێم وایە کێشەی ڕیشەی بۆ سەرۆک بایدن ئەوەیە چەندان دیموکراسی هەن بۆ نمونە دیموکراسیەکانی ئەفریقا و بەرازیل و هەروەها هیندستان ئەوانەی بەتایبەت پشتیوانی لە هەڵوێستی ئەمریکا سەبارەت بە جەنگ لە ئوکرانیا ناکەن. مایکل کیمج بە دەنگی ئەمریکای گوت وێڕای ئاڵنگاریەکان دەستکەوتەکان لە گۆڕەپانی جەنگ بەدەستێنراون لە سایەی ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی هەڵبژێردراوی ئۆکراین دش بە باڵادەستی لەشکری رووسیا ئەمە دەبێتە ئیلهام بەخش و هەروەها هێزێکی پاڵنەریش بۆ دیموکراسی لە سەرانسەری جیهان. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. کۆش کاسپی بە بەردەوامی فشاری دێختە سەر ئەندامên کۆماریên کۆنگرسê ji بۆ karekî li hembertun û tîjiya ji encamê çekan bikin. Ev hewlin bi rêveberiya Serok Joe Biden qeyîmtir dibin piştî kuştina 6 kesan di dibistaneka xiristiyanan de li bajarê Nashvilleê wilata Tennessee li roja Duşanbê. Polîsê Nashville dibêje xanimekî teqa di nav avahiya wê dibistana 200 xwendkaran de kir. Peyvdara Koş Kaspî Karîn Jean-Pierre duhî çarşembê rexneya tund li partیا کۆماری گرت و گوت نەجهێ قبولەیە و کۆماری بێژن چ تشت نینە ئەم بکن. ئەنجومەنی گشتیە نەتەوێنی گرتی دو چارشەمبێ بە تێکرا دەنگان و بدڵخۆشیژی بڕیارێک پەسەند کرد و داخوازێ ji دادگەها بلندا ڕێکخراوە جیهانی دیکەتن پابەند بە یاسایên پەیوەست بە گوهڕینا کەش و هەوا و ژینگەهێ. ئەف داخوازە چەندین ساڵە یا کۆمارە فانواتۆ و دەفعاڤên پاسیفیکە تەکەزێ لەسەر پابەندبوونا وڵاتان دکە لە پێش دادگەها نێفنەتەوەی ji بۆ دیارکردنا شێوازên پێگرتنê بە پاراستنا کەش و هەوا و ژینگەهێ. هر وسا دیارکردنا جزایên قانونی ئەگەر وڵات پێگرتنê پێ nekin. Antony Guterres سکرتێری گشتیە نەتەوێنێ گرتی گوت پێک ve hûn mêjûyê tomar dikin. Wî rijdî kir eger merc nebe ji bo ku baweriya dadgeha nêfneteweyî were cêbicêkirin lê ew dê alîkar be civata giştiya netewên girtî bi awayekî pêtir wêrekane welatan neçar bike parastina keş û hewayê bihêztir bikin. Biryar bi dengê 130 welatên endam hat pesendkirin. Papa Francis rastî kulbûna endamên henesedanê dibe û divê çend rojan di nexweşxanê de bimîne ji bo çareseriyê. Ev li gorî beyannameyeka Vatikanê du çarşembê ku tê de hatiya Papa yê temen 86 salî piştî ku li çend rojên borî gazinde ji heneseya xwe kirî ji bo nexweşxana Roma hate veguhastin lê pişkinîn Covidê jê rahatkirin û negatif bûye. Pap Francis hinek caran rastî tenga nefesiyê dibe û bi giştî kêşeya henesedanê heye çunka di temenê wî yê 20 saliyê de hinek ji sîha wî hatiye helanîn. کۆشکی سپی ڕادەگەینی کە جۆ بایدن سەرۆکی ویلایەتەکان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا خانم هێرۆ مستەفا وەکو باڵیۆزی ئەمریکا لە مسر دەست نیشان دەکاتن. ڕاگەاندنەکەی کۆشکی سپی کە ڕۆژی چوارشەمە بەڵاو کرایەوە لە بارەی هێرۆ مستەفا دەڵێتن کە دیپلۆماتکارێکی خاوەن ئەزمونێکی زۆرە و پێشتر لە مانگی دەی 2019دا هەتا مانگی سێی 2023دا باڵۆزی ئەمریکا بوو لە بولگاریا. پێشتریش دیپلۆماتکارێکی باڵا بووە لە چەندین وڵاتانی جیهاندا. ئەوانە لەوانە پورتوگال، هندستان، لوبنان، یۆنان و عێراقش. ڕاگەاندنەکە ئاماژە بەوەش دەکاتن کە هێرۆ مستەفا کار لە زمانی ئینگلیزی، کوردی، زمانەکانی فارسی، یۆنانی و هندی و بۆلگاری و پورتوگالیژی دەزانتن. لە بەرامبەر ئەم توانایانە لەم زمانانە خەڵاتیکی وەرگرت بوو. لە تورکیا دەبیستین کو ڕۆژنامەوان بەری پترژ نەحمەهان هاتبوون گرتن 19 کەس ڕۆژنامەوانی ناودار هاتبوون گرتن لێ پتینی دوخی دۆزگەری گشتی لە تورکیە دەبێژە و ئەوەی دۆز لە دژیوان بەیاننامە دۆز ینی لە دژیوان vekiriye ew jî bi tawana endametiya rêkxistinên tîroristî. Oznam yasakin ha bi me raya ku vê pirsê dişopîne oznam em çi dizanin ser vê ne. Belê dexil piştî neh mehan û îro
F16 روزنامه‌وانین گرتی ایرو نه مهو 12 روزن دزندانی دانه او جارا یکی دروجبری سردوزگری آمد iddianame ku suçlarıyım ku diji van rojnamevanan şan dadgehi vateya ve çiye daxil emnizanın ku hurguliyen دوی iddianame de ve suçlarıya da tavanbari içine jiber ku biryar heye ku biryara nepeniye li serve doze heye li de dema serdozgeriye de teni tezanin ku ev kesana vek endamên rêxistinekî dîş qanûnê tê tawanbar kirin. Çi bûbû di heştê Hezîrana 2022 da hêzên evlekariyê havêtibûn ser saziyên Kurd yên li Amedê û hin rêxistinan li wir 22 kes 20 şiwan rojnameger kirtibûn bin çavan û piştî hatibûn girtin. Ev dadgeh bo 15 rojan ve iddianameye ve tavanbazriye le pirsin bike le kolin bike o pişti jî pevajoya darzandine vere despekirin bo dadgeh kirine ev rojek vere diyar kirin o darzandına van rojnamevanan despebke hecayı gotine ku daxil de ve pevajoya nehmehanda gelek rexistinin Mafin Mirovan u rojnamevaniye yin navneteveye vek Amnesty International, Human Rights Watch, Bang li Kurdistan hükümeta Türkiye kirin ku ev rojnamevanana demu dest verin dest serbest berdan. Helbette ku ew tawana ku li dijî wan dozger راگەهاندی ئەوە و ئەندامەتیا ڕێخستینا پەکێکی ژێ و وەکو ڕەسمەتی ڕووی و جزاویژی گەلکێ گرانە لە یەک ژوان بەبەتایەک و بۆ نمونە تورکیا ئامادەی بێ جڤینە مەنەهادیتی لە وەزارەتە دەربە ئامادە ڕەخنە لەسەر وێ هەیە بله داخل يعني هەموو توەکی توزانی دڤان دو هەفتەیەن بۆریدێ gelek rêxistinên mafên mirovan raporên welatên li serenserê cîhanê yên derbarê rewşa mafên mirovan da hatin ragihandin û divan raporan da Türkiye di rêza azadiya axaftinê û rojnameganiyê de ragihandinê de di rewşa herî xirab ya sesiyan da ye bilî Türkiye, İran, Çîn û Myanmar heye bo wî jî Türkiye بلی وان جوینان نای و خواندن افجی روشک و نشانک گله گرینگه از دبیشم. ام ببینیم که اوی چی بجوی دوزی واسطم گل کی سپاس. پارتیا دموکراتا گلان هدف جوینا خویا هری بریار درس بر استراتژیا بجداری دهل بجارتن ترکیه دا بری چند مجبران بداوی اینا و بیاننامه یک جی واشند ایوب دمیر پیامی دنگ امریکا لانکاری لجوینان آماده بو ایوب دم باش یعنی تچه لسر جيفين ولسر بياننامه ياوانش مره بيجي دخيل لقل دوزا HDP جخو HDP بسري خو ناكبه البجارتني HDP دبن بارتيا تشيبيا كسكتا وبشتاري به البجارتني ببه بارتيا تشيبيا كسك ايرو دانازانا البجارتني يا 2023 وشان Armanca strateji u plana wan ya divê hilbijartinê da çi ye bi tevayî diyar kirin. Hevserokên giştî yê HDP Pervin Buldan û Mithat Sancar dîsa berdevkên vê partiya kes tevahî gelek kes nêzîkî hemama 230 kes beşdarî vê civînê bû. Di vê civînê da ya girîng çi bû? Pêşiya me da hilbijartinekê ye. Di vê hilbijartinê da wê stratejiyeka çawa derxînin pêş. Ya herî giring ev bû yani diyar kirin ku ew ê heta hewrdorê da bigirin di mesela jinan da di mesela demokrasiya Tirkiye da an jî di gelek tiştan da stratejiyeka çawa birêva bibin ser viyasê kirin taybet jî ji bo çareserkirina pirskirêka Kurd yani armanca wan ew ê ku كلام كده. بله أيوة من دخاز بزعم دنجة تبتشكات بري من قولي نبو داخل يعني وده الشهاد اللي من دخاز بزعم آية وان بريارك داية أو بشتفانية شن عم زادي سلوكاتي بكن. داخل راستي أنا أن بيشيا ناوينا قشتي يا HDP نه نامزدين HDP هماما اتكارن بيجن كو يكو سرير ليدان ديارن
جویشون داتر و لیست آماده بکن به لیست هانی رادستی YSK yani لجنه البجارتنی یا بلند بکن و پشتی یوجی جوخه استراتژیکا چاوا و بدن پیشی آخه تباهی بیا داخلین پیش دا علی دن دا جی راستی دکارم بیجن کو سیاست ترکیه دا ایدی گروبونی یک درکت پیش yani همو پارتیین سیاسی جویشون داتر و درکتن قادان لگل هم اندام خو بدن نشان داین و هم جی و استراتژی خو درخینن پیش لبدر تشکی دنجی راستی HDP ایدی سیاست و لسر لوگویا پارتیا چپ یا کس بشتار بده یا گرینگه و کو مثلا هالبجرين HDP حيانها HDP دناسين وجبيشون داتر وبكاربن او بكن انجينا انا داناسينا بيادكن ايرو جبينا كل بدري انقراته تشكلجي بيا نشان ده وان ترى خدم هاي حتى وان تشتكو او دخازن نشاني خلكي خبدن دنگ درين خبدن جوخه چلو 8 روز ما جبوه البجارتنه دم زياده دريجين راستي جبو HDP يعني هالبجرين HDP دكارم بيجم كو يعني حيوان جخوا هي يعني دمن برد اجي gelek parti hatın gırtın civan tiştekidin hatın ketin hılbijatını disa denge HDP çu sandıkı usa diğer ku yani partiya çep ya keski ve vahta ku beştar ve jibo HDP zede kese der nekeve ledi sadece HDP bir alida xabaten xwa domine بله ایوب دمیر په امریدن امریکا جان کریم مرا بوگل که سپاس شارداریا آمده کلوپرین قربانیین ارتحجا جبن آواهین ویران کری درخستنون پیشمال نوان دانینا کسین رزگار بوی و کسو کارین قربانیان جیل نافوان پاشمایا دیگرن جبودیتنا هر تشتکی بوان و گریدای خجان فارقین په امریدن امریکا لآمده فراپورت جمارا شاندیا evder ne peşenge anji bazareke bi dehan mirov her roştên vedera li nav van kelûpelan yadigarên xizmê xwe digerin. Ev livîn û doşek, firaq û fotograf, pirtûk ji 4 apartmanên li navçeya Baxlera ku di Erdhejê de herfî bûn hatine derxistin. Li Amedê de Erdhejê de 7 apartman herfîn. Hîsamî, Yoldaş, Dündar û Serîn 4 apartmanên Gulbaxlera herfî bûn. Şaredarî ji nav Kavilan alav û cil û tiştên ku ziyan nedîtine derxistine û anîne li vê depoyê kom kirine, paqij kirine da ku ji bo xizmê qurbaniyan bibe teseliyek. Ev dayîk li kel û pelê keça xwe rojda digere ku rojda digel hevşînê xwe li apartmana Hîsamî de mirine. Qîstû zavata wefat kir. Dizane eşyayı ne çi digere yani? Al cilê diyar. Cilê digere te çi derxist? Çem perça derxist. Hadi sebrê zete. Amin. Rojda di canî bûye. Dema dayîka wê dîstanek wê dibîne rûyê wê dikene. Ev dayîka dirşewaşî dema tîşortek spî dibîne digirî ji ber ku di nav kincan de rastê tîşortê kurê xwe tê. Ekî digere gelo êtekîne. Malatiyê min. Malatiyê te. Didî tişkî digere da? Ne, tişkî nedî. Çend kes bûn? Heft. Pênc hevse bîwî ew ji nav terçû mala wan xerab bû. Navê tîm Hemeşîrîn Taşqran, Nedret, Şemsedîn, Kubra, Zerîfe, Salih, Mahmud. Merve me Silmanî weka we tevtê şixulî da qazê da goberkê ma derxin roş çara Mahmud û Salih derketin roya beqê pêj binê aniş bir nekevişe bir nese hecî û hebkî kurê xwe derketin Şemsedîn roya şeşan jî hedû qîskû diya wan derxistin yani pirî ayla me dekî bêda şixulî ayla mêrê min ava min em tevtê şixulî Guamzuan derxi berke masraf xafile hepkî sağ derneke tevçû. Xwediyê van alavan mirin lê her tiştek ji jiyana wan çîrokek vedibêje. Li vir jî albûma fotoğrafek bû ku zavayek hene ku
هەفتەیەک سەوجاندی بوونێ مرنێ دوان ڕۆژێ وانێ هەری شاد و کێفخۆشیدا قەفاڵتیە دبنێ برێدا مابوون دێ و باوێ وان ئەم بێژ ئالی قیزێ و ئالی باوێ دێ و باو داهاتن ئەشای وان یادا خوشکێ وان داهاتن ئەشای وان دگرتن دوێ ئانێدا مەسەلا گرینێ وان و ئەشای وان دەتیتن ئەو مە پرتەسیر کردن داویا ویژی سەبی بچووک ئەم بێژن هێ بەبەک بوون ئەشای وان مەددی یادا مە فۆترافێ وان ددی جمارە دگوتنە کەس مریە مەوانە دەدی ئەم پڕ وێچاخێ ئەم تەسیرا ویدا دمان دیمەنا لەبەر مرۆڤان پڕ خەمگین دکە ji ber ku her kesek ku tên hewar û gazî dikin ev qad dibe şîngehek mezin her alevek xwedî çîrokeke çîrokên ku dawiya wan nehatiye temam kirin lê her yek ji bo hezkiriyê wan dibin bîhnek ku dikarbin di tunebûna wan da sebra xwe bînin Hecîcan Faqîn Dengê Amerîka Amed ئەم نەهاژی دیچن جەم هەفکار بەڵێن ساڵح و بڕگایە لەگەڕ ڕووداوەکان بەڵێن فەرموو سپاس دەخیل وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵانە راپۆرتی تایبەتی خۆی بڵاو دەکاتەوە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە جیهاندا و راپۆرتی ئەم ساڵ مایەی گەشتبینی نەبووە ئەم راپۆرتە دەری دەخات لە ساڵی 2022دا ڕەوشی مافەکانی مرۆڤ لە وڵاتان و ناوچەکانی جیهاندا پاشەکشەی کردووە زۆر وڵات و هەرێم لە جیهاندا بە توانجدان و هەروەها نوکوڵیکردنیش وەڵامی ئەم راپۆرتە ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکایان داوەتەوە ئامانج لەم راپۆرتە وانەدان و شەرمەزارکردن نییە بەڵکو دابینکردنی سەرچاوەیەکە بۆ ئەوانەی لە سەرانسەری جیهاندا کار لە بواری پاراستنی شکۆی مرۆڤدا دەکەن و پشتیوانی لێ دەکەن لە کاتێکدا بە زۆر شێوە کەوتۆتە ژێرمەترسیەوە هاوکات کە ئەم راپۆرتە بازە وڵاتانی جیهان دەکات ئاگاداریشنەوەی ئەمریکا ڕوبەڕووی ژمارەیەک ئاڵنگاری بۆتەوە لە ڕووی مافەکانی مرۆڤەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕێکخراوە نێونەتەوەیەکانی داکۆچی لە مافەکان دەکەن ئاماژە دەکەن بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڵام دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکومەتی هەرێمی کوردستانی عێراق ئەو راپۆرتانە وەک دەڵێ ئەو راپۆرتانە پشت بە چەند سەرچاوەیەکی نافەرمی و دەستگای میدیایی دەبەستێ کە هەڵوێستەکانیان سیاسین و خۆیان دژی ئەم دەسەڵاتن ئاسۆ سەردی نووسەر و ڕۆژنامەوان میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە کاگە سۆز سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت با یەکەم پرسیار لە دۆسەی نوکوڵیکردن لەم راپۆرتانەوە دەست پێ بکەین ئەو جۆرە کاردانەوەیە ئەو نوکوڵیکردنانە هیچ شتێک لەو ڕاستیانە دەگۆڕێکە لەو راپۆرتانەدا ئاماژەیان پێکراوە زۆر بەداخەوە ینی نازانم نکۆڵی لە چیەکەن ئەگەر مەبەستیان لەوە بێ ئەم نکۆڵیکردنیان بۆ ناو خۆی کوردستان بێ خەڵکی کوردستان بە چاوی خۆیان پێشەرکاریەکانە بینن ینی خۆ ئەگەر مەبەستیشان ئەوە بێ بەڕووی دەرەوە بە حساب داکۆچی لە خۆیان بکەن بە پێچەوانەوە من پێم وایە بەم نکۆڵی لێکردنانە ئەوەنەی تروێنەکە ناشرینەکەن چونکە ئەمە تەنها یەک لایەن نییە کە تۆماری پێشەرکاریەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە کوردستان و لە جیهانە کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یەکێک و دوان نین هەر هەموو ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە بارودۆخی مافەکانی مرۆڤ و بە ئازادی ڕادەربڕینەوەن لە ناوچەکەی ئێمەیە هەمیشە لە راپۆرتەکانیانە ڕوبەرێکی تایبەتیان دەستنیشان کردووە بۆ هەرێمی کوردستان و ئەم راپۆرتانەی ئەوان لە ڕاستیە وەکو ئەو بەڕێزەی حکوومەت دەیڵێ تەنها پشت بە میدیاکان نابەستێ بەڵکو نوێنەرەکانیان لەگەڵ کە سوکاری گیراوەکانە لەگەڵ کە سوکاری ظڵم لێکراوەکانە لە دادگاکانە ئامادەن سەردەمی ئێستا سەردەمێک نییە کە ئەم جۆرە شتانە بشارێتەوە یعنی ئەمە لە سەردەمی شۆڕشی زانیاری و پەیوەندیکردنە ئاژین ڕووداوێک لێرە لە یەک لەحزەیە ئەگاتە سەرتاسەری جیهان لەبەرەوە ئەم نکۆڵیکردنانە بە تەسەوەری من تەنها و تەنها خۆیان گویان لە دەنگی خۆیانە بێ هیچ گوێگرێکی نییە نە لە کوردستان نە لە دەرەوەی کوردستان کاگاسۆز وەکو جەنابیش دەزانی یان ئێمە یەکەم جار نییە راپۆرتی لەم شێوەیە لەسەر هەرێمی کوردستانی عێراق و پێشێلکاریەکان لە هەرێمەکەدا بنووسرێ هاوکاتی ئەم راپۆرتی وەزارەتی دەرەوە فۆرین پۆلیسیش راپۆرتێکی خۆی بڵاو کردەوە راپۆرتێکی ڕۆژنامەوانی بوو بەڵام ئەمەی ئەم ساڵ کە بینیمان کاردانەوەکان بە بەراورد لەگە ساڵانی پێشوە زۆر جیاواز بوون ساڵانی پێشووتریش ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئەمنیستی ئینتەرناشناڵ وەزارەتی دەرەوە و تەنانەت یەکێتی ئەوروپاش گلە و گازەندەی هەبووە لەو پێشێلکاریانەی کە کراون کاردانەوەکان بۆچی ئەمساڵ بۆ ئاستە گەیشت کە تەنانەت ڕەگەزپەرستیەکیشی تیادا دەردەکەوت
بێگومان جێگەی سەرنجە ینی من با بڵین پاساوێکی منطقی بۆ ئەم کاردانەوەی نبینم چونکە وەکو جەنابیشت باست کرد ئەمە یەکەم جارن یەکەم شتانە ڕۆیە بەڵام ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ ئەو کابینەیە کە ئێستا حکوومەتی هەرێم بەڕێوە بە ئەم کابینەی ئێستا کە بە حساب لە سەرەتا ناوی کابینەی چاکسازی لە خۆی نابوو بەو کاردانەوانەی بەرامبەر بە ئازادیەکان و مافەکانی مرۆڤ هەیبوو لە کوردستان ناتوانین نایبنێن کابینەی داپلۆسین کابینەیە کە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەری ئازادیەکان بەرتەسکە کاتەوە ئەوە تا ڕۆژنامەنووسان ئەگیرێن بەبێ هیچ پاساوێکی یاسایی شەرعی دەستێوەردان لە کاری دەستگایەکرێ گیراوەکان مافی بینینی پارێزەرەکانیان نییە تەنانەت لە بواری کۆمەڵگەی مەدەنیە ینی کۆمەڵێ ڕێنمایی تازە ڕۆژ بە ڕۆژ ڕێنمایی تازە بۆ ڕێکخراوەکان دارەکە گوشاریان نەخاتە سەر بواری کارکردنیان تەسکە کاتەوە تەنان لەم ڕۆژانەی دواییە من گوێم لێ بوو کە حکوومەت داوا لە وڵاتانی ئەوروپاکە ئەڵێ ئەگەر هەرێکێ لە ئێوە ڤیزەی دا بە کەسێک لە هەرێمی کوردستان بۆ نمونە لەوانەیەکە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارەکەن یا ڕۆژنامەنووسن پێویستە پێش وەختی ئەمە ئاگادار بکەنەوە یعنی تەنانەت خەریکە سنوور بۆ سەفەر و هاتوچۆی چالاگوان و ڕۆژنامەنووسانیش دانێن ئەمە هەمووی بەیەکەوە پێمانەڵێک ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کابینەی سەرکوتکردنە زیاتر لە هەموو کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەرفەتێک ماوە کە بتوانرێ ئەم ڕەوشە چارەسەر بکرێ هیچ دەرفەتێک ماوە کە بتوانرێ مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا جێگیر بکرێ کاک بڵێن تۆ خۆ دەزانی تەبیعەتی سیاست مەدارەکان و دەسەڵات بەدەستەکان ئەوەیە کە حەزەکەن بە ئارەزوی خۆیان هەموو شتێ بکەن و ئەمە تەنها بۆ کوردوانیە لە هەموو شوێنێکی دنیاە وایە بە ئەوەی کە ڕێگەیان لێگرێ سنووریان بۆ دانێ بۆ نمونە لە وڵاتی چوپلای ئێوە لە ئەمریکا کە لە ئێوە لەوێ دانیشتون ئەوەیە کە بۆیان ناکرێ ئەمەکەن سیستەمێک هەیە لێپرسینەوە هەیە چاودێری هەیە دادگاکان سەر بەخۆن بۆ تەنانەت بۆ نمونە ئێستا لە ئیسرائیل بینیمان کە نەتەنیاهۆ هیچ دەستکاری لە سەڵاتی دادوەری کە سەرجەمی خەڵکی وڵاتەکە هاتنە سەرخەت بوو بە خۆپیشاندانێک بە بەبرجێکە نەتەنیاهۆ و ئیتیلافە حکوومیەکەی زۆری نیان هەیە لە پەرلەمانی ئیسرائیلە ناچاری هەنگەر کە دەست لەو بەناوی خۆی ڕێفۆرمانە هەڵگرێکە لە سیستەمی دادوەریایکەوە هەڕەشە لە دەربەخۆی سیستەمی دادوەریەکە مەبەستی من چییە مەبەستم ئەوەیە کە من هیوایەکم بە سیاست مەدارەکان و دەسەڵاتدارەکان نییە بەڵام هیوام بەوە هەیە کە بێگومان هەمیشە زەختی بەتایبەتی ناوخۆ و سووربوونی چالاگوانان و ئازادی خوازان لەسەر مافەکانیان و لە هەمان کاتیشا بێگومان پشتیوانیکردنی خەمخۆرانی ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ لە سەر تاسەری دنیا لەم جوڵانەوە مەدەنیانەی کە داوای ئازادی و مافی مرۆڤەکەن ئەمەیە کە تەنها هیوایەکە بۆ ئەوەی کە لە داهاتووە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بنین بۆ ئەو پێشەکاریانەکەم ببنەوە میکانیزمەکان چین کاگاسۆز بۆ ئەو هیوایی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی ئەکرێ هەڵبژاردن بە یەکێ لەو میکانیزمانەدا بنرێ بێگومان هەڵبژاردن یەکێکە لەو میکانیزمانە بەڵام بەداخەوە ینی دەبەر ئەوەی کە لە کوردستانەوە تا ڕادێکی زۆر تەنان لە عێراقیشە ینی حیزب بەدەسەڵاتەکان بە جۆرێک دەستیان گرتووە بەسەر دام و دەستگاکانی تایبەت بە هەڵبژاردن و بە جۆرێک سوڵتەیان هەیە لە شار و شارشکەکانە کە سندوقەکان بە ئارەزوی خۆیان پڕەکەن کە کوێیان بێ ئەوە دەرەچێنن تۆزێک ئەمە ناومێدیەکی لە ناو خەڵکە دروست کردو بە تەسەوری من بەرامبەر بە هەڵبژاردن بەڵام من قەناعەتم وایە بێگومان نابێت دەست لەوە هەڵگرین کە یەکێک لە ڕێگەکانی هەوڵدان بۆ گۆڕانکاری لە وڵاتەکانی ئێمە سندوقەکانی دەنگدانە چ میکانیزمێکی تر بۆ نمونە ڕێکخراوە سڤیلیەکان دەتوانن چی بکەن لە کاتێکە ینی زۆرێک لە ڕووناکبیرانی باشووری کوردستان ئاماژە بەوە دەکەن کە حزب ڕۆچۆتە ناو هەموو جونگەکانەوە و تەنانەت لە ناو ڕێکخراوە سڤیلیەکانیشە لێرە ئەرکی ئەو ڕێکخراوانە چییە؟ ببوورە دەنگن نەما دەنگتان نییە ببوورە ئەلەو بەڵێ کاگاسۆز ئێستا گوێ لێمە کاگاسۆز گوێتان لە دەنگی منایەوە بەڵێ گوێمان لێتە
ئەگەر گێر لێمە من پرسیارەکەم سەبارەت بەوەیە ئایا ڕێکخراوە سڤیلیەکان دەتوانن چی بکەن لە کاتێکا وەکو زۆرێک لە ڕووناکبیران دەڵێن حەزب ڕۆچۆتە ناو تەواوی جوولەکان ئێوە نییە بەڕێز ئەگەر برادران لە کۆنتترۆڵ بەڵێ کاگاسۆز گوێت لێمە کاگاسۆز بەداخەوە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ نووسەر و ڕۆژنامەوان ئاسۆس هەردی پچڕا دەگەڕێنەوە بۆ لای کورد کۆنەکشن و دەخیلی شەمەوە. سپاس بەڵێن حوسێن ئەمیر عەبدوڵاهی وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی پێنجشەمە ڕاگەیاند کە ئەمریکا تۆمەتێکی بێ بنەما خسووتە سەری پاش ئەوەی کە گروپەکانی لە سووریا دوای ئەوەی هەفتەی ڕابردوودا هێرشیان کردووە سەر بنکەیەکی هاوپەیمانان کە وەزیری دەرەوەی ئێران هەروە دەڵێتن کە باس لەوەش دەکاتن کە ئەو بانکەشەی کردووە وایە ئەو گروپانە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە و فڕۆکەیەکی بێفڕەوە و فڕۆکەوانی ئێران بەکارهێناوە ئەمە ئەدعایەکی بێبنەمایە. پێنتاگۆن لە ئادا ڕاگەاندووە کە سوپای ئەمریکا چەندین هێرشی ئەسمانی لە سووریا ئەنجام داوە بۆ سەرگروپە هاوپەیمانەکانی ئێران کە بە هاوکاری بووە بە هۆکاری هێرشە کوشندەکەی فڕۆکەوانان دەزانن کە بەڵێندەرێکی دیکەی بریندار بووە و هەروەها 5 سەربازی ئەمریکیش بریندار بوونە. هێرشەکە بۆ سەر کارمەندانی ئەمریکا لە بنکەکانی هاوپەیمانان لە نێزیک حەسەکە بوو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕوویدا. ڕێکخراوی لێخۆشببوونی جیهانی لە راپۆرتێکی ساڵانەیدا لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە سەرانسەری جیهان ڕەخنەی تند لە ئێران دەگرێتن و دەڵێتن سوپای پاسداران هێرشی کردووە سەر پارتە سیاسیە کوردیەکانی ئۆپۆزیسیۆن و هەرێمی کوردستانی عێراقدا و چەند کەس ناو ئێرانیشدا هێزە ئاسایشەکان بە شێوەیەکی نایاسایی تەقەمەنی زیندوو و گوڵەی ساچمەیان بۆ بەڵاوە پێکردنی خۆپیشاندەران بەکاریان هێناوە. سەدان پیا و ژن و مناڵانیان کوشتووە و هەزارانیش بریندار بوون. هەزاران کەسیش بە شێوەیەکی هەرەمەکی دەستگیر کراون، بە شێوەیەکی ناداد پەروەرانش دادگای کراون. تەنها ئایا ناوەڕۆکی ئەم راپۆرتە چەندێک دەربڕین لە ڕووداوەکانی ناو ئێران دەکاتن. خانم کەژاڵ حاجی عەباسی پسپۆری کاروباری کۆمەڵایەتی لە ژنێف سوێسرا لەگەڵماندایە. ئەم کاتت باش کەژاڵ خانم حەزت دەکرد بزانم یعنی تا چەندێک راپۆرتی نێونەتەوەی ئەم راپۆرتە دەربڕین لە ڕاستیەکان دەکات کە لە ناو ئێراندا. بەداخەوە دیارە سکایپی خانم کەژاڵیش کێشەی هەیە. هیوادارم لە کۆنتترۆڵ ئاگادارەمانکەنەوە کاتێکە سکایپەکەی کەژاڵخان ئامادە بێ. ئێمە باسی پێشێلی مافەکانی مرۆڤ لە ناو ئێران دەکەین دوای ئەوەی کە ئەمنستی ئینتەرناشنەڵ راپۆرتێکی ساڵانەی خۆی بڵاو کردووە بە ئێرانیش تاوانبار دەکە بە چەندین پێشێلی لەسەر بەداخەوە دیارە کەژاڵخان ئامادە نییە. کەژاڵخان ئێستا جێت لە منە ئەگەر سکایپەکەت
چەندین ساڵە ئیتالیا بووە قۆناغێک بۆ کۆژبەرانی وڵاتانی وەکو عێراق، سووریا و ئەفغانستان کە ڕوو دەکەن وڵاتانی تری ئەوروپا لەوێوە. دەگوترێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 5,000 کۆچبەر و پەنابەری نایاسایی ڕوویان لە ئیتالیا کردووە. شۆڕش عەزیز سورمی ڕۆژنامەنووس و سەرنووسەری پانۆراما کوردو لە ئیتالیا لەگەڵماندایە بۆ ئاگاداری زیاتر. کاک شۆڕش زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. یعنی ڕاستی ئەم هەواڵە دووپات دەکەیتەوە و ئەو خەڵکانە کە 5,000 ژمارەی زۆر مەزنە زۆر گەورەیە لە چەند ڕۆژێکا بگەنە وڵاتێک تا چەندێک ڕاستەوە لە چ وڵاتێکن ئەوانە خەڵکی چ وڵاتێکن؟ بەڵێ ڕۆژتان باش، بەڵێ من ئەم هەواڵە پشتڕاست دەکەمەوە. زیاتر لە 5,000 کەس لە ماوەی 3 ڕۆژ گەیشتنە کەنارەکانی ئیتالیا بە تایبەتی هەرێمی سقیلیا کە لە خوارووی ئیتالیایە و تخوبی ئاوی هەیە لەگەڵ وڵاتانی ئەفریقیا. بێگومان کێشەی کۆچبەر و پەنابەری نایاسایی کێشەیەکی گەورەیە کە ئیتالیا لەو 25 ساڵەی دواییدا بە بەردەوامی هەوڵی داوە چارەسەری بکە، بەڵام چارەسەری پێ نەکراوە. کاک شۆڕش حەزم دەکرد پێش هەموو شتێک بزانم ئەمانە چ وڵاتێک دێن و خەڵکی چ وڵاتێکن ئەوانەی کە ئەو ژمارە زۆرە دەگەن؟ بەڵێ زۆری ئەو وڵاتانەی کە لەو 5,000 نەفەرەی کە گەیشتن بە دەرەجەی 1 سوورین و ئەفغانین و هەروەها وڵاتانی ئەفریقیا، زۆری وڵاتانی ئەفریقیاشن، عێراقیشی تایە، کوردی خۆشمان تایە. بەڵام ئەوەی ڕاست بێ ئێستا حاڵەتێکی نوێ هاتۆتە گۆڕەوەشەوەیە لە وڵاتی وادێن وەکو پاکستان کە پاکستان شەڕی تیانیە کەسی خەڵکێکی زۆر ڕوو لە ئیتالیا دەکا. ئیتالیاش بە تەنیایی ناتوانێت بەرەنگاری ئەم کێشەیە. باشە، حکومەتی ئیتالیا چۆن مامەڵە لەگەڵیان دەکاتن؟ حکومەتی ئیتالی براجان بەتەنیایە، وەکو وتم مامەڵەکردن لەگەڵەمانە ئاسان نییە، چونکە ژمارەیان زۆرە و شوێن نییە لیان بحەوێنەوە و هەروەها نەزانینی ناسنامەی ئەم پەنابەر و کۆچبەرانە بە تایبەتیش ئەوەی کە خەڵکی ئیتالی نیگەران کردووە ئەوانەی بێناسنامەن و کە ئەگەنە کەنارەکانی ئیتالیا هەڵدێن لە بەردەستی پۆلیس و دێن بۆ ناو شارەکان. لە ناو شارەکانیش خۆمان نەزانین ئاشکرایە ئەوەی ئیتالیا بناسێ، ئەزانێ ئیتالیا سێ عیسابەی تایە، مافیای تایە، ئەندرانگەتە و کەمۆڕە. ئەماش تێکەڵ بەوانە ئەبن و ئەبنا دەردەستی ئەمانە. باشە، دەوترێت کە ئەو پەنابەرانە کە دێنە ئیتالیا بە تایبەتیش ئیتالیەوە هەندێک وڵاتی دیکەش وەکو دەڵێن ڕوبەڕووی هەندێک وەکو خۆتش باس کرد کۆمەڵ و خەڵک و جەردەکار و مافیا و ئەوانە دەبنەوە و قاچاقچیەکان دەبنەوە. یعنی چی بەسەریان دێتن کاکە بچن وەکو گوتت ببن بە دارە دەستیان ئیشیان بۆ بکەن لەگەڵان بێت چی دەبێت؟ چی لە دوا ڕۆژیان چی دەبێت لە ئیتالیا؟ کاشی بەڕێز باسی دوا ڕۆژ ناکرێت بۆ مرۆڤانە بەداخەوە. پاشە ڕۆژیان تەنیا بەندیخانە بێ کە زۆربەی زۆری دەستگیرەکرێن و محکەماکرێن و ئەدرێنە ئەگیرێن ئەبرێن بۆ بەندیخانە. بەڵام مشکلەکەی کێشەیەک سەرچی ئەوەیە یەکگرتنێک نییە لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، چونکە لە بیرمان نەچێ بۆ ئەوەی بینەران و بیسەران بزانن ئێستا لەم حاڵەتەدا
5 وڵات کە زۆربەی زۆری پەنابەری تایە ئیتالیایە و ئەڵمانیایە و ئیسپانیایە و فەڕەنسایە و بەریتانیایە. ئەمانە ئەم 5 وڵاتن کە زۆربەی زۆری پەنابەرەکانی بله شۆڕش عزیز سورمێژ ڕۆژنامەنووس و سەرنووسەری پانۆراما کورد لە گەڵمان بوو لە ئیتالیا. زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە برێ بەرز. بە داخوازە لێبوورنی کومەکێشەیەک تەکنیکی هەبوو مە هەفەیڤینێک هەبوو دەگەڵ خانم کەژاڵ عەباسیدا لەسەر مەسەلەیە مافین مرۆڤان لە ئیرانی. ئەسیفدارم دەگەڕێنەوە لای ئەو هەڵبەت کەژەڵخان سۆرانیزارە دەمانویست بە سۆرانی قسەی لەگەڵا بکەین. کەژەڵخان ئێمە باسی راپۆرتێکی ئەمنستی ئینتەرناشنال دەکەین کە باسی پێشیلی مافی مرۆڤ لە ئێران دەکاتن. حەزم دەکرد بزانم ئەو راپۆرتە بینی ئایا ڕاستی راپۆرتەکان یان راپۆرتەکە یان کاردانەوەی ڕاستی ڕووداوەکانی ناو ئێرانە پێشێلیەکانی ناو ئێرانە یان زیاترن پێشێلیەکان؟ ئەو کاتتان باش دیارە من راپۆرتەکەم بینی بە وردیش چاوم پەدەخشان. ئەو راپۆرتە بەشی هەرە زۆری پێشێلکردنی مافەکانی مافی مرۆڤ لە ئێران دەستنیشان دەکات. زۆر بەوردی باسی زۆر بەشی ئەو پێشێلکارانە دەکات بە تایبەتی لەسەر مافی تاکی ژن یا نەتەوەکانی دیکە یا ئاینەکان و هەروەها مافە سینفەکان. دیارە ئەو راپۆرتە بەگشتی باسی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران دەکا، بەڵام ئەگە بەوردی تر بچینە نێوی زۆر شتی دیکە هەیە کە دەتوانین لێی زیاد بکەین. یعنی بە زمانێکی دیکە دەتوانم بڵێم ئەوەی کە لەو راپۆرتە داهاتۆ بەشی گشتی و سەرەکیەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ. باشە من حەز دەکەم باسی پێشێلیەکان بکەم لە کاتی شۆڕشی ژینە ئامینیدا و بە تایبەتیش گرتن و کوشتنی خەڵک و تەقاکردن لە خەڵکا و چەند ڕۆژی ڕابردووە خۆمان دەنگ و باسمان بیستووە سەبارەت بە ئەدامکردنی 8 کەس لە ورمێ. تا چەندی ڕاستە ڕاست نییە، بەڵام حەز دەکەم پێشێلیەکان کە هەندێک لە راپۆرتەکەدا نەهاتوون لە کاتی شۆڕشی ژینە ئامینی ئەو شتانی کە من پێم وایە دەو راپۆرتەیدا بە وردی باسی نەکراوە ئەویش لەسەر مەسەلەی نەتەوەکانە. لە ماوەی شۆڕشی ژینا لە دوای 25 خەرمانانی 1401 یا باوەتەیەکی دیکە 16 سپتامبری 2022 کە خەڵک بە دژی کۆماری ئیسلامی ڕژانە سەرشەقام و بە دژی کوشتنی ژینای ئەمینی لەوێدا دیتمان کە چ جیاوازکاری هەیەکە لە بینی ئەو بربەرەکانەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی تەنانەت دەگەڵ دژبەرانی خۆی دەیکا. دیتمان کە لە شەقامەکانی کوردستان و بەلوچستان خەڵک بە گولەی ڕاستە و خۆی تفەنگەکان دەکوژرێ، بەڵام لە شارەکانی دیکە زۆر جاران بەشتی ساتمەیی و یا ئاو پێداکردن و یا زۆر ڕێگای دیکە. ئەگەر بمەوێ باسیەوەی بکەم بۆ نمونە لە جەرایانی شۆڕشی ژینایدا لە تەواوی ئێران بەپێی ئەو ئامارانەی کە دەڵێن 479 کەس گیانیان لەدەستداوە لەو ماوەیەدا. دیارەوە هەتاکو ئاخری 2022 لەوەی کە 436 کەسیان پیاو بۆ 43 کەسیان ژنە، بەڵام لە سەرجەمی وانە 136 کوردی تێدایە و 130 بەلوچی تێدایە. یعنی زیاتر لە نیوەی لە کورد و بەلوچەکانە. کەژاڵ خانم لە کۆتاییدا وەختەکەمان زۆر کەمە، خۆ دەزانی کێشەیەکی تەکنیکیمان هەبوو وەختەکەمان چوو. دەمیست هەموو ساڵێکە ئەم راپۆرتانە دەرەچن، راپۆرتی ئەمنستی ئینتەرناشنال یانش ئەوەی وەزارەتی درەوەی ئەمریکا. من ئەو پرسیارە لە هەموو میوانەکان دەکەم، ئایا ئەو وڵاتانە ئێستا نمونەی ئێرانە، جاران تورکیا بۆ عێراق سووریا هەم وڵات، ئەم ئێران ئێستا نیگەرانە لەسەر راپۆرتێکی بەو شێوەیە خەمیتی یان نا؟ بە بڕوای من ئێران نیگەرانە، بەڵام ئێران بە پیشەی هەمیشەیی خۆی دەیهەوێ بڵێ کە ئەو راپۆرتانە ڕاست نین، ئەو راپۆرتانە جگایان نێ، ئەمە لە نێو خەڵکی خۆمدا جگامەیە و من پێشێلکاری مافی مرۆڤ ناکەم وەکو پیشەی هەموو دیکتاتۆرێکە. ئێرانیش بێبەری نییە لەو شێوە هەڵوێستانە، بۆیە ئەو دەتوانێت بڵێ ڕازنێ یا دەتوانێت بڵێ ئەو شتانە ڕووی نەداوە، بەڵام ئێمە ڕاستەکان لە ئێران دەزانین، ئێمە خەڵکی ئەو وڵاتەی ئێمە دانیشتوی ئەو وڵاتین بنەماڵەمان هەیە لە وڵاتی و لە جەرایانی شۆڕشی ژینادا بە ئەشکرا دیتمان کە پێشێلکاری
نەتەنیا پێشەلکاری مافی مرۆڤ تەنان کوشتنی ئینسانەکان بەدەستی ڕژیمێکی وەک کۆماری ئیسلامی چەندە حاسانە و چەندە بەترە زەوکاری دەکات. بەڵێ کەژەڵ خان دیسان تۆ باسی کەمینە نەتەوەی و ئاینیەکان کرد کە ڕوبەڕووی جیاوازی زۆر دەبن، بەڵام لە راپۆرتەکەدا چینێک هەیە کە باسەکرێت زۆربەی جار خەڵکی ڕۆژهەڵاتکردن و هەر باسیش بکەن، ئەویش هاوڕەگەز خوازانن کە راپۆرتەکە دەڵێ ژنان و هاوڕەگەز خوازان لە ئێران ڕاستی ئەو هەموو پێشیریە دەبن زیاترش. تۆ چی لەسەر ئەمە چی دەڵێ؟ بەڵێ ئەوە ڕاستە کە بەڕێوبەری شۆڕشی ژنانن هەروەک لە شوعارەکەی دیارە ژن ژیان ئازادی کە بە کوشتنی ژینە ئەمینێ دەستی پێکرد، ئەوە لەوەی هیچ کەس ناتوانێت حاشا بکە کە لەوەی کە ژن چینی ئەسڵی و تۆژی ئەسڵی ئەو شۆڕشەیە، بەڵام دەگەڵ ئەوەشدا حاشا لەوەی ناکرێ کە ژن لە ئێرانی ئەو تۆژەیە کە دوو قات و سێ قات دەچەوسێتەوە، ئەو یا لەبەر ئەوەی کە هاوڵاتی ئێرانی ناچێتەوە لەبەر کە ژنیشە یانی لەباری ڕگای پێ نادرێت بۆ هاوڕەگەز خوازان لە ژنانیش خراپتر. کەژاڵخان بەداخەوە زیاتر دەرفەمانەدا تێکەژار حاجی عباسی پسپۆری کاروباری کۆمەڵاتی لە ژنێف سوێسرا لەگەڵ مامۆ سوپاس. سپاس بۆ ئێوە بۆ دەفەت. هەر ساڵ لەوان ڕۆژان گوندێن ئێزدیان ئالیکاریا کوپڕانیاوێ ئالیکاری زەیتا زەیتونان پەزە و ماستە دەدەن سەرهەف و دەڕێوڕسمین تایبەت سەردانا لاڵشێ دیکەن ئەو ئالیکاری ji بوان مالباتên خزمەتکارên لاڵشیە و mêvanên ku rojane سەردانا پەرزگەهê dikin. Kawa Umer ji wer ev raport gihandiye. سەفەرا نان و ماستان لالشا نورانی ڕێوڕسمên تایبەت هەنە. ئەتوەرزێ بوهارێدا هەر ڕۆژێکێ خەلکێ گوندێکی ئێزدیان قەستا لالش دکەتن و خارنên وشک digel xwe etînin û pêşkêşî pirzgehê dikin wekû xêr, digelda serekî serd birin û xarnekê amade dikin. Sefera nan û mastan bi goreyî gotinên êzdiyan beriya hizaran salan hebûye û heta nûke xelekiyê berdewam e. Bêne sefera masta her gundekî êzdiyan neqla xwe kar diket û li van roja ewil berat evret kin bijnê berat evret kin bi gundan bêjin wextê sefera masta ye. Wextê berat we me hatî me gundî agahdar kirin me gotiya filan jê dişine ziyaret sefera masta. Helbet jinê di roja seferan nan û mastan da rolekê berçaf heye, digel mêran bi hevra ziyaretî bin û digel dengê tilîliyan. Her jinekê yan keçekê lava û duayên xwe hene ji bo gişt mirovayetiyê û ji bo gihiştina miradên xwe. و مال الموديك وبان بمالاشي حمودني خوشكي هر كسك ايشك مرازك هيتو براب جيبيني واتماشي قربان وشي خاديو رولي ما ادفيت انه كي امت ان لالش نوراني ام بجلكن اس دي بينو تشفتي دروز بينجلكت ما او ام زلام بري ما تشنات افا كان يا سبيدا باشي امشي تشين خوتافيني ودعاء بمال خود كينو بود جنار خو بهیویا دمن خوش هەتا ڕۆژە یەکشەممەی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز.